ئەتوانین نەچیتە ژوورەوە 250 لێرە لەگە پۆلیسێک ڕێکەویت ئەڕۆیتە خوارەوە پارە خواردنە گرانێکیان زۆر کردە سەر خەڵک وڵای ڕێگامان پێ نادەن لێرەوە بڕۆین پارەمان لێسەنن یەکێ دە یەکێ بیستە یەکێ سیە یەکێ چلە یەکێ پەنجا یەکێ سەتا من تێ ناگەم حکومەتێ بەم سەروەت و سامان و دەوڵەمەنی و ساحەبچی هەزار بیرە نەوتی ئاڵاوی تەکن باینجانەوە تا پارە لە باینجان و بیبەر و باینجانە سەنی حکومەتی ئاوا کرێ بە باینجان گومرگ لە خەڵکە سەنی کاکە ئەم گومرگە ژیانمانی تێک داوە بەڕاستیەکەی پاقلە ئێستا مە مواد قەزای بێ کۆمەڵە شتر بێ گومرگی لەسەری سەرچاو بەس یعنی معنای نییە پاقلەیە تەماتەیە کولەگەیە بیبەرە گومرگی خستوەتە سەری کە دەرەبارەکەی 300 لێسەنێ ئیشاع سۆنەر لە تەواوی عێراق بەلاشە ئەلێرە سۆنەرە 65 لێسەنێ ژیانیان لەم شارە نەهێشتووە بەڕاستیەکەی خەڵک ئەم بازا بێ خەڵکی مواتن بیدا داوا لە جەناوی محافزەکەین بێ فریای ئەم خەڵکە بکەوێ بەڕاستی دوو سەیتەرەیە لە عێراق نازانم وەکارەکەی چییە ئەوەیە کوردنشینی لێ چی خانەقین با مەحموود ئەمەی چیمەن ئەم دوو سەیتەرە ژیانی خەڵکیان تێک داوە با بە خەڵک داماوە خەڵک کرێچیە خەڵک قوربەسەرە کێشەمان لەسەرەوەی سێتە ڕسقبارەکەی چواتە ڕسق 500,000 دینار لێسەنەیە کێشە دیشایە نییە 65,000 لێسەن ئەم پارەی چییە وەریەکدیە بە قورعان بۆ حکومەتی عێراقیش نییە پارەکە سۆنەریان داناوە سۆنەر 65,000مان لێسەنێت هیچیە بۆ گرفان کێڕوە کەس نازانێت بە بەلاش دوایەوە ئەچیتە ژوورەوە مۆزەف دانیشتووەم حماڵەکە نێرتە لات ئەڵێ کاکە 75,000 دەرێت بەزنی سارەکەت بۆ کەمەکەمەوە سارەکان ئێمە 5 بۆ 6 تەمبارەکەین ئەو کاتە 75,000 دەیتێت 2 تەن و نیوت بۆ ئەنووسێت ئەنجاکە ڕوا گومرگت دەکا گومرگ 46,000 ساحەت لێسەنێت 150,000 لێسەنێ هی گومرگ دەرئەچیت 10,000-15,000 تر لێسەنێت یعنی سارێک لە سلێمانیەوە بۆ کەرکووک لە سەیتەرەی چیمەن 350-400,000 مەسەفێتی بە بەلاش داواکارین ئەم پارە خواردنە نەمێنێ باش ئەمە پارە لە چی وەرەنجە تەنها لە خواردن یا لە هەموو کەلوپەلی دیکەش بێت لە میوەیە لە سەوزۆ میوە وەرەگرن لە دەرەوە لێرە ئەتفاقی هەیە خوارەوە بە 250,000 ئەتوانین نەچیتە ژوورەوە 250,000 لێرە لەگە پۆلیسێک ڕێکەویت ئەڕۆیتە خوارەوە پارە خواردنە گرانێکیان زۆر کردە سەر خەڵک هیواداری حکومەت بێتە سەرخەت